ئەو ناوچەیەش کاری لەسەر ناکرێت تاکو ئەو کاتەی بۆ ئەم 4 ساڵە تێپەڕێ کە چەندی ساڵ بەدەستمانەوە بوو هیچ کارمان پێی نەکرد. لەم ساڵدا هەردوو هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران و پارێزگاکان بەڕێوە دەچێت. ئەوەی بەدی دەکرێت لە دوای ساڵی 2005ەوە هەر هەوڵێک درابێت بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لایەنی عەرەبی و تورکمانی دژبوونە کەچی ئێستا دۆخەکە پێچەوانە بۆتەوە و پشتیوانی لە بەڕێوەچوونی هەڵبژاردن دەکەن. نحن نعتقد العرب في كركوك يعني هم مندفعين للانتخابات. ئێمەی عەرب لە کەرکووک بە پەرۆشەوەین بۆ هەڵبژاردنەکان وێڕای ئەوەی بارودۆخی باشووری خۆرئاوای کەرکووک لە ڕووی ئەمنیەوە گونجاو نییە بۆ ئەو پرۆسەیە. ئێمە داوا لە هەموو هاوڵاتیانی عەرب دەکەین بە گڕوتینەوە کارتی نوێی دەنگدان وەربگرنەوە و بەشداری لە هەڵبژاردنەکانی داهاتوو بکەن. نحن ندعو كل المواطنين العرب أن يحدثون سجلاتهم الانتخابية. نعم يعني نحن مع القانون الذي أقره مجلس النواب. بەڵێ ئێمە لەگەڵ ئەو یاساین کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاتی هەردوو هەڵبژاردنەکەی پێ دیاری کردووە و داواکارین لەسەر جەم هاوڵاتیانی تورکمان لە کەرکووک بەشداری کارابن لە هەڵبژاردنەکانی داهاتوو کارتی دەنگدان نوێ بکەنەوە. ئەندامێکی لیستی برایەتی پێی وایە لایەنی عەرەبی و تورکمانی سوودیان لە ناکۆچە ناوخۆیەکانی کورد بینیوە و هەوڵ بۆ بەدەستهێنانی دەنگی زۆرینەی هەڵبژاردنەکانی کەرکووک دەدەن. هۆکاری ئەوەی دوای 16 ئۆکتۆبەر ڕێزەکانی کورد یەکترازە و ناتەباییەک دروست بووە لە ناو کووردا ئەوان ئیستیغلالی ئەو ناتەباییەکەن بۆ ئەوەی کە یەک بگرن ئەوان ینی کورد جاران کورد بە تاقی تەنیا ئەیتوانی زۆرینەی دەنگەکانی ئەم شارە بەدەستبێنێ بەس ئێستا بە هۆی ئەو ناتەبایی و لێکترازانەی کە پارتە سیاسیەکانی کوردستان هەیەە و چەند قایمەیەکیان داگرتووە و لێرە و لەوێ لە میدیاکانەوە هێرشەکەنە سەر یەکتر ئەوە وای کردووە کە کورد لاواز بێ لە بەردەمیانە و ئەوان دڵنیان لەوەی کە لە هەڵبژاردننی داهاتوە زۆرینە بەدەستێنن بۆیە ڕازی بوون لەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و باشترین بەڵگەش هەڵبژاردننی سندیکای ئەندازیارانە کە کورد لەوە یەکەم هەڵبژاردنە کە تایە بدۆڕێ لە کەرکووکە دوای ئەوەی عەرەب و تورکمانیەشیان گرت و لەسەر کاندیدەکانی تورکمان ڕێکەوتن و توانیان ئەو هەڵبژاردنە بەرنەوە و پێم وایە هەڵبژاردنەکانی کەشەبنەوە بەهۆی ئەو ناتەبایی و بەرابەری کە هەیە لە بینی کورد و ئەواندا. لایەنی تورکمانی و عەرەبی بەو پەڕیتوانەوە خۆیان بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی کەرکووک ئامادە کردووە کەچی لە بەرامبەردا کورد یەکلیز نییە و سستیەکی زۆر لە ئامادەکاریەکانیدا بەدی دەکرێت. کارۆن محەممەد، کورد سات نیوز، کەرکووک.